هەفتامین کۆبوونەوەی ئەنجومەنی پارێزگای سلێمانی بوو. کۆبوونەوەکە لەبەرەوەی پەیوەست بوو بە بودجەی پەرەپێدانی ئیدارەی گەرمیان و ڕاپەڕین و ینی پێویست بوو لە ماوەیەکی کەمە ئێمە بتوانین هەم پرۆژەکان پەسەندکەین هەم وەڵامی ئیداری گەرمیان و ڕاپەڕین ژوێ بۆیە مە ناچارین لە دەی مانگ ڕۆژی پێنجشەمە وەکو کۆبوونەوەیکی نائاسایی داماننا. ئەمڕۆ ڕۆژی یەکشەمە کۆبوونەوەکەمان ئەنجامدا. بریتی بوو لە دوو بڕگە یەکەمی بریتی بوو لە پەسەندکردنی بڕی بودجەی 20 میلیارد و 130 میلیۆن دینار بۆ پەرەپێدانی ئیدارەی ڕاپەڕین کە خۆی لە 6 پرۆژەیە بینێتەوە لایەن لیژنەی پلان و پرۆژەکانی ئەنجومەنەوە و وردبینی کراو و دواتریش ئەمڕۆ خسمانە دەنگدانەوە بە کۆی دەنگی ئامادەبووان پەسەند کراوە. ئەم پرۆژانەش وەکو ئاماژەم پێدانی زیکەی 6 پرۆژەیە و ئەولوێتی و دانراوە بۆ زیاتر بۆ پرۆژەکانی ئاو و کارەبا و ڕێگاوبان و هەروەها ئاوەڕۆ. ئەمە بڕگەی یەکەمی بوو. بڕگەی دووەمی بریتی بوو لە پەسەندکردنی بودجەی پەرەپێدانی ئیدارەی گەرمیان تەبەن هەردووکیان بۆ ساڵی 2022 کە لەلایەن وەزارەتی پلاندانانی حکوومەتی هەرێمی کوردستانەوە تەرخان کرابوو. ئەویش بریتی بوو لە 15 میلیارد و 180 میلیۆن دینار بۆ پرۆژەکانی گەرمیان کە خۆی لە 39 پرۆژەیە دەبینێتەوە و بە هەمان شێوە دوای وردبینیکردن و تەدقیقی لەلایەن لیژنەی پلان و پرۆژەکانەوە ئەمڕۆ خسمانە دەنگدانەوە بە کۆی دەنگی ئامادەبووان پرۆژەکان پەسەند کرا. ئەم پرۆژانە لەسەر تەبەن دوای لە ساڵی 2014 بودجەی پەرەپێدان پارێزگاکان و ئیدارە سەربەخۆکان لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە نەمابوو. ئەم ساڵ بۆ ساڵی یەکەم جارێکی تر پرۆژەی پەرەپێدان لەلایەن وەزارەتی پلاندانانی حکوومەتی هەرێمەوە تەرخان کراوە. بەڵام هیوادارین ئەو پلانەی کە دانراوە ئەو بودجانەی تەرخان کراوە بۆ پارێزگاکانی هەرێمی کوردستان و ئیدارە سەربەخۆکان هیواداریم بچێتە بواری جێبەجێکردنەوە.